ئێمە وەکو سەنتەری چالاشی هاوشاریانی ڕانیا سێکتەری خێرخوازی و مرۆیی لە درێژەی ئەو کار و چالاشیانەی کە لە ماوەی کەرەنتینەدا کۆمەڵە کار و چالاشی خێرخوازیمان کردووە لەم ڕۆژدا بە پێویستمان زانی کە کەمپینی 8,000 دەمامک بە خۆبەخشانە بەسەر هاوشاریانی ڕانێ دابشکەین کە بەسەر بەقاڵ و دەستگێر و تەباتە فرۆش و عەرەبانچیەکانی ناوشار لێرەوە بە پێویستی دەزانم سوپاسی ئەو بەڕێزە بکەین کە لەم کارە خۆبەخش و تەندروستیەدا هاتە سەرخەت بەڕێز کاک سەربازی عەلیبە خاوەنی بەنزیخانەی خالید و وەها لێرەوە سوپاسێک بۆ هەموو ئەو بەرگدووە عزیز و خۆشەویستانە دەکەین کە هاوکار و پشتیوانی ئەم پرۆژەیە بوون بە خۆبەخشانە دەستیان کردووە بە دروینوی ئەم 8,000 دەمامکە بۆیە لێرە هەمیشە ڕانیە و ڕانیەکان بۆ ناسراون کە لە هەموو بارودۆخێکی نەخوازراودا خۆبەخشانە خونەویستانە دێنە سەرخەت بۆ ئەوەی کە هاوکاری و دەستگیرۆیی هاوشاریان و هاونیشتمانیانی خۆیان بکەن.